بەردەوامین ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری دووەم لەگەڵ میوانەکەم بە سوپاسەوە لە شاری کەرکووکەکەم. تەوەری دووەمیشم تایبەتە بە ڕەوشی ڕۆژئاوای کوردستان. ڕەوشی ڕۆژئاوای کوردستان بەکوێگات هەروەها کاریگەری، یەکڕیزی و یەکڕەنجی و کۆدەنجی کورد لە بەرامبەر ڕۆژئاوای کوردستان چ کاریگەریەکێ بێت. ئەوەی کە بینیمان لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا گربوونەوە و ڕێپێوانی خۆڕسک یاخود جۆش و خۆشی هاوڵاتیانمان بینی، چ لە هەرێمی کوردستان بێت، چ لە باکوور بێت، چ لە ڕۆژهەڵات بێ، چ ڕەوەندی کوردی لە ئەوروپا بێ، کەنەدا، ئوسترالیا، ئەمریکا، هاوڵاتیان بە یەک ڕنگ بە یەک دەنگ پشتیوانی خۆیان بۆ کوردانی ڕۆژئاوا دووبارە کردەوە. باش، ئێمە سەبارەت بەم بابەتە با سوپاسەوە بەڕێز بەختیار محەممەدم لەگەڵایە، چاودێری سیاسی لە شاری کەرکووک. کاک بەختیار بەیانیت باش، سپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. وەک چاودێرێکی سیاسی بۆ چوونت خوێندنەوەت بۆ ڕەوشی ئێستای ڕۆژئاوای کوردستان چییە؟ بەیانیتان باش، سپاس بۆ تۆ. پێم وایەوەی جەنابەت باست کرد تایبەت بە یەک ڕیزی گەلی کورد ناوەڕۆکی ئەو بابەتەیە کە ئێمە پێویستە قسەی لەسەر بکەین و ناوەڕۆکی دڵخۆشی خەڵکی ئێمە بێ. ئەوەی ئەمڕۆ لە ڕۆژاوا ڕوودا لە ڕاستیە دوو قۆناغا. قۆناغی چانبریتیە لەوەی لە دوای هێرشەکانی سوپای سووریا عەرەبی بۆ سەرگەڕەکەەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە لە پارێزگای حەلەب دۆخێک هەبوو جیاواز لەو دۆخەی ئێستا، چونکە هێزەکانی سووریای دیموکرات بریتی بوون لە هێزێکی هاوبەشی سووری پێکهاتەکەی لە عەرەب و کورد و نەتەوەکانی تری سووریا پێکدەهات و ئەوان کۆمەڵێک پارێزگا و جێگای ناوچەی سووریان بەدەستەوە بوو یان لەژێر کۆنتترۆڵی و هێزانەدا بوون کە هی کاتی بەرەنگاربوونەوەی هێزەکانی داعش بوون لە سووریا. ئەو ناوچانە بەشییان ناوچەی عەرەب نشین بوون و هۆزە عەرەبیەکان لە ناوچەکانی ڕەقە و دێر و زور نیشتە جێبوو بوون. بۆیە ئەوەی ڕوویدا دۆخێک بوو لە ڕاستیدا نەخوازراو بوو و جۆرێک لە خیانەت و هەڵگەڕانەوەی هۆزە عەرەبیەکانی تێدا بوو. بۆیە ئەکرێ بڵین قۆناغی یەکەمی دۆخەکە لە بەرژەوەندی لایەنی سووری بوو و ئەو هێزانە بێڕەحمانە ئەتوانین بڵین بە جۆرێ لە جۆرەکان دەیانویست جینۆسایدی گەلی ئێمە بکەن و بە قۆستنەوەی ئەو کەلێنەی کە لە هێزە عەرەبیەکانی ناو هێزەکانی سووریای دیموکرات دابینیانەوە. بەڵام ئەمڕۆ دوای ئەوەی گەلی کورد لە سەرانسەری جیهان و پشتگیری لە دۆخی ڕۆژاوا کرد و دۆستەکانی کورد لە هەموو دنیا هاتنە جواب و لە پێش هەموویانەوە میلەتی کورد لە سەرانسەری جیهان کەوتە خۆ و شۆڕشێکی گشتی بەرپا کرد و یەکگرتووی ماڵی کوردی. هەموو ئەوانە دۆخەکەی بە جۆرێکی تر گەڕاندەوە کە پێم وایە ئەمڕۆ دۆخی ڕۆژاوا لە ڕووی سەربازیەوە دۆخێکی باشە واکرێ باشتریش ببێ. ڕەنگە لە ڕووی پێداویستی ڕۆژانە، ڕەنگە لە ڕووی ئابووریەوە، ڕەنگە لە ڕووی خواردن و شتومەکی سەرەتاییەوە پێویستیان بە هاوکاری زیاتر و باشتر هەبێ و دڵنیام لە ڕووی سەربازیەوە ئەمڕۆ ورەی شەڕڤان لە ڕۆژاوا پۆڵایینە لە یەک سەنگەردا کوردێکی ڕۆژهەڵاتی و بەڵێ جا کاک بەختیار تۆ باست لە هاوکاری کوردان کرد لە ڕۆژئاوای کوردستان. من لەوەوە مەبەسمە ئەوە باس بکەم کەمپینەکەی دەستگای میدیایی کورسات بۆ هاوکاریکردنی کوردانی ڕۆژئاوا. ئەم دڵسۆزەی دەستگای میدیایی کورسات چۆن هەڵەسەنجێنیت سەبارەت بە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ کوردانی ڕۆژئاوای کوردستان؟ بڵێ ئەگەر تەمەشا بکەیت تەسەورم وایە میلەتی کورد یعنی تاکە میلەتە بەو جۆش و خۆشە بە بەردەوام هاوکاری خەڵکی لێ قەوماوە کاتەنانەت نەک بۆ کورد. ئەبینین یعنی کورد کەمپینیان کرد بۆ هاوکاریکردنی نەتەوەکانی تر. بۆیە لەمڕۆوە لە ڕاستیدا کورد لە پێش هەموو نەتەوەکانی ناوچەکەیە و کەمپینی دەستگای میدیایی کوردسات و کەمپینی هەموو دەستگا و جێگاکانی تێرە و کەمپینانەی لە شار و شارۆچکەکان ئەنجامەدرێن لە ڕاستیە کەمپینگەلی پیرۆزن و پێویستە هەمومان پشتگیریان بکەین و هەمومان بەدەنگیانەوە بچین، چونکە ئەو کەمپینانە کەمپینی خەڵکێکی ئازایە بۆ براکانی خۆی لە ڕۆژاوا، کەمپینی کوردانی باشوورە بۆ کوردانی ڕۆژئاوا، واتە کەمپینی یەک ماڵە لە ناوخۆدا
کەواتە پێویستە هەموو کوردێک ئەو هاوکاریە بکە. ئەمڕۆ برانی ئێمە لە ڕۆژاوا پێویستیان بەو هاوکاریانە هەیە، چونکە حکوومەتی ینی ئیسلامی توندڕەوی سووریا هەموو دەواازەکانی لێدا خستون، دەستی خستۆتە بینە قاقای مناڵانی ئێمە بێشیری کردوون، دەستی خستۆتە بینە قاقای گەورەکانی ئێمە بێ دەرمانی کردوون، پیرەمێرد و پیرەژنی ئێمە لە ڕۆژئاوا ناتوانن عیلاج وەربگرن، سەرمایەکی زۆر هەیە. بۆیە پێویستە ئێمە وەک کورد هەمومان هاوکار بین و بە دڵنیاییەوە ئەو کەمپینەی دەستگای میدیایی کوردساتیش یەکێکە لە کەمپینە باشەکانی باشووری کوردستان و هیوادارم بەردەوام بێ و خەڵکیش پشتیوانی بکەن. بەڵێ زۆر سپاس کاک بەختیار. بابینەوە سەر یەکڕێزی و کۆدەنجی کورد سەبارەت بە ڕۆژئاوای کوردستان. ئەم یەکدەنجیە ئەم یەکڕێزەی کورد تا چەند کاریگەریە بێ بۆ سەر ئەوەی کە وڵاتانی زلهێز بە شێوەیەشی ڕاستەوخۆ بێنە سەرهێڵ و سنوورێک بۆ پێشێلکاری و پەلامارەکانی گروپە چەکدارەکانی سەر بە دیمەشق بۆ سەر ناوچە جیاوازەکانی ڕۆژئاوای کوردستان دابنێن. ئەمەش گەلەوەی کاک بەختیار دوێنێ وەزارەتی دەرەوەی ئیسرائیل لە ڕاگەنراوێکدا ئیدانەی پێشێلکاریەکانی ڕۆژئاوای کوردستانی کرد، ئیدانەی هێرش و پەلامارەکانی گروپە چەکدارەکانی دیمەشقی کرد بۆ سەر ناوچەکانی ڕۆژئاوای کوردستان. ئەمە سەرەتایەکی باش نییە بە بۆچوونی تۆ؟ هەڵێ حکوومەتی سووریا یان ئەو گروپە تیرۆریستیە جیهادیە تونڕەوانەی لە سووریا پەلاماری هێزە کوردیەکانیاندا ئەگەر لوتیان نەتەقایە بە یەکڕێزی کوردیە، تەسەورمە دۆخی سەربازی لە ڕۆژاو و دۆخی مرۆیی و هەموو دۆخێک خراپترە بوو لە ئێستا. لوتی ئەو هێزانە تەقین بە یەکڕێزی و ورەبەرزی و دەستی پۆڵاینی تەواوی کورداندا لە جیهان، بۆیە ئێستا ئەو بارودۆخە نوێ هاتۆتە پێشەوە. بە دڵنیاییەوە هاوکاری و بەدەنگەوە هاتن و بەیاننامە و لێک تێگەیشتنی خەڵکێکە گەر تەمەشا بکەین ئێمە ئێستا لە زۆربەی وڵاتانی دنیاوە هاوسۆزی بۆ خەڵکی ئێمە پەیدا بووە. بەشێکی ئەو هاوسۆزیە پەیوەندی بە یەکدەنگی میلەتی کوردەوەیە، پەیوەندی بۆیە کوردانی ئێمە تاکە میلەتت بڕوام وایە لە کاتی دابارینی بەفرێکی زۆرە، بەشێکی زۆر لە میلەتی ئێمە لە سەرجادێ بۆ پشتگیری لە کوردانی ڕۆژاوە. تەمەشاکە ئازیز، من قەناعتم وایە بەڵێ کورد وەک نەتەوە سازی لە دوای شەڕەکانی ئەشرەفیە و شێخ مەحسوود، لە دوای ئەو هەڵمەتە دڕندانەی کە سوپای عەرەبی بۆ سەر کوردانی ئێمە لە ڕۆژاوای کوردستان بەرپای کرد، کورد چۆتە قۆناغێکی نوێوە، یعنی ناکرێت تازە کورد بگەڕێتەوە بۆ دۆخی پێش ئەمە. کۆمەڵێک مەفاهیم هەبوون، ئێمە تەنانەت ئێمەی کورد خۆمان، ئێمەی چاودێرانی سیاسی کوردی هەندێک جار تەمەشامان وا دەکرد. ئێمە پێمان وا بۆ جی لە گەنجەی ئێستا هەیە لە کووردا، ئەو جیلە جیلێکە ناتوانێت وەک جیلەکانی پێشووی هەفتاکان و هەشتاکان ڕوبەڕووبنەوە بکە لەگەڵ ڕژێمە دیکتاتۆرەکاندا. قەناعەتمان وا بوو ئایدیا و فکری ئەوان گۆڕاوە، ئەو زوڵمەیان نەدیوە. بەڵام ئەگەر تەمەشای سلێمانی بکەی، ئەگەر تەمەشای کەرکووک بکەی، هەولێر بکەی، ئەوروپا بکەی، ڕۆژهەڵات و باکوور بکەی، دەبینی نا بە پێچەوانەوە میلەتی کورد بە کۆی گشتی باوەڕ ناکەم، یعنی ژمارەیەکە لە دیار لە پەنجەکانی دەست تێناپەڕن. میلەتی کورد بە گشتی یەکدەنگە، بە گشتی بە مناڵ و پیرەوە لەسەر جادەیە، بە گشتی بە مناڵ و پیرەوە دەیەوێت کەمپین بکا بۆ یەکڕێزی ماڵی کوردی. ئینتیما هەموو تاچێکی کوردی ئینتیمای بۆ یەکڕێزی ماڵی کوردی هەیە. هەموو کوردێک لە هەر پارچەیەکی کوردستان بە ئینتیمای بۆ پارچەکەی تر هەیە. و بە خۆشحاڵیەوە باشووری کوردستان ئەو هەرێمەی ئێمە تێیدا دەژین، ئەو هەرێمە سەرڕمە سەرمەشقە لەم یەکڕێزیە، یعنی هێزە سیاسیەکانی کوردستان کاریگەری گەورەیان لەسەرم بابەتە هەیە. بەڵێ کاک بەختیار، لە ئەمریکا چ لە کۆنگرێز بێت یاخود لە ئەنجومەنی پیرانی ئەمریکا بێت، تەنانەت ڕای گشتیش دابەش بووە یاخود بۆ چوونەکان جیاوازە سەبارەت بە ڕووداوەکانی ڕۆژئاوای کوردستان، هێرش و پەلامارەکانی گروپە چەکدارەکانی دیمەشق بۆ سەر ڕۆژئاوای کوردستان. ئەمە تا چەند کاریگەری ئەبێ بۆ سەر ئیدارەی ترامپ بۆ ئەوەی بە سیاسەتی خۆیان بچێتەوە یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئیدارەی دۆناڵد ترامپ فشار بخاتە سەر دیمەشق بۆ ئەوەی
سنوورێک بۆ ئەو هێرش و پەلامارانە دامرێت کە بۆ سەر ڕۆژاوای کوردستان ئەنجامەدرێت. ئەمە کاریگەریە بێت؟ بەڵێ، سیاسەتی حکوومەتی دۆناڵد ترامپ سیاسەتێکی یعنی بە جۆرێکە کە دڵخواز نییە لە ڕاستیدا لەم ڕۆی جیهاندا و ناڕزایەتی گەورە لە بەرامبەر سیاسەتەکانی ئیدارەی ترامپ هەیە. ترۆپی ئەم ناڕزایەتیانە و یعنی سەرتۆپی ناشرینیەکانی سیاسەتی ئیدارەی ترامپ بریتیە لە دەستبەرداربوون لە دۆخی کوردانی ڕۆژئاوا و بریتیە لەو دۆخەی کە نەک ئێمە ینی قسەکەمانەوە بێ گەر ئەمریکا هەبوو ئێمە ژین و گەر ئەمریکا نەبوو ناژین، بابەتەکە بەم جۆرە نییە. بەڵام ئێمە هەتا ئێستاش هێزی هاوبەشمان لەگەڵ هێزەکانی ئەمریکا لە ڕۆژاوای کوردستان هەیەەوە پێکەوە بڕیار وابوو کە دژایەتی گروپە تیرۆریستیەکانی داعش بکەین و هەسەدا هێزێکە ئەندامە لە هاوپەیمانی بەرەنگاربوونەوەی داعش، بۆیە دەستبەرداربوون لەم هێزە کاریگەرە سیاسەتی ئەمریکای لە ناوچەکە یان ناشرینیەکانی و سیاسەتی بە تەواوی دەرخست. قەناعەتم وایە بەشێک لە کاربەدەستانی ئەمریکاش لەو سیاسەتەی ئیدارەی ترامپ ناڕازین، بە تایبەت بەشێکی باش لە ئەندامانی کۆنگرسی ئەمریکی، بەشێکی باش لە سیاست مەدارە کاریگەرەکانی ئیدارەی ئەمریکا قەناعەتم وایە لەو سیاسەتە ناشرینەی ئیدارەی ترامپ ناڕازین و پێیان وایە بێوەفایی بەکارەمە کاریگەریە بێت بۆ گۆڕینی هاوچەشەکە. کاریگەریەوە کاریگەریە بێ. من پێم وایە لە داهاتووە خەڵک ئەبن و ئەو خەڵکە بە توندیش لەسەر دۆخی کوردان دێنە دەنگ. لەوانە کۆبنەوەیەکی چاوەڕوانکراوی کۆنگریسی ئەمریکی هەیە کە قەناعەتم وایە ینی دۆخەکە بە جۆرێک لە جۆرەکان ئەگۆڕێت. بەڵێ باشە کاک بەختیار، ئێمە لەسەر ئاستی نێودەوڵەتی چی بکەین؟ یعنی ئەوەی ئێمە ئێستا بینیم بۆ نمونە حکوومەتی بەریتانیا، حکوومەتی فەڕەنسا بە شێوەیەکی ناڕاستە خۆ ئیدانەی ئەو هێرش و پەلامارانە ئەکەن یاخود نیگەرانن لە ڕەوشی ئێستای ڕۆژاوە. کورد لە ئێستاە چی بکات بۆ ئەوەی کە ئەو وڵاتە جلهێزانە بێنێتە سەرهێڵ بۆ ئەوەی سنوورێک بۆ هێرش و پەلاماری گروپە چەکدارەکانی سەر بە دیمەشقدا بنێن بۆ سەر ناوچە جیاوازەکانی ڕۆژئاوای کوردستان؟ لە ئێستا ئێمە پێویستمان بە چییە جگە لە کۆدەنجی، جگە لە یەک ڕەنجی کورد بۆ نمونە؟ بەڵێ، بە بڕوای من ئێمە لە قۆناغی یەکەمی فشارخستنە سەر ئەو هێزانە و ڕاگررتنی جەنگ سەرکەوتوو بووین بە یەکریزی خۆمان و بە بەرخودان و تێکۆشانی شەڕوانانی ئێمە لە ڕۆژاوا لە ڕاستیە. قۆناغی دووەم پێویستە بەڕای من ئەو کۆدەنجیەی هەیە پتەوتر بکرێەوە، ئەو چالاکیانەی لە تەواوی جیهانە ئەنجامەدرێن پێویستە زیاتر و فراوانتر بکرێن و بەردەوام بن و لە پارچەکانی کوردستانیش بە بەردەوامی ئەو خۆپشاندان و ناڕزایەتیانەی هەن وەک فشار بەکار بهێنرێن. من بەڕوام وایە پێویستە ئێمە ئەم گەلە کۆمەچیەی لەسەر نیشتیمانی ئێمە کراوە بە سوودی خۆمان بشکێنینەوە لەوەی بتوانین تەواوی جیهان تێبگەێنین لەوەی هەر کەسێک دەیەوێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئارامی بژیت پێویستە دۆسەی کوردی تیا چارەسەر بکات، چونکە ناکرێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئارام و سەقامگیر و ڕۆژهەڵاتێکی دادپەروەر بێ، بەڵام لە بەرامبەردا 60 ملیۆن کورد بێمافن لە وڵاتانەیە بچەوسێنرێنەوە تەواوی مافە سەرەتاییەکانیان لێزەوت بکرێ. بۆیە هەر چارەسەرێک کە بێوێ دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چارەسەر بکە پێویستە دۆخی کورد چارەسەر بکە. بۆیە ئەوەی پێویستە ئێمەی کوردان وەکوتم ئەو یەک دەنگیەمان بپارێزین. دوو دەسەڵاتی سیاسی بە تایبەت هەرێمی کوردستان، هەردوو حزبی دەسەڵاتداری ئەم هەرێمە، حکوومەتی هەرێمی کوردستان، دەستگا فەرمیەکان هەموو بەکاربێنین بخەینە گەڕ بۆ ئەوەی بتوانین لۆبیەکی نێونەتەوەیی گەورە، لۆبیەکی جیهانی گەورە بۆ پرسی کورد دروست بکەینەوە جارێکی تر. ئێرە وەک هەل بقۆزینەوە بۆ داوای مافەکانمان لە تەواوی پارچەکان بکەین و داوای مافی سیاسی کوردانی ئێمە لە ڕۆژاوا بکەین. ئێمە نابێ بەوە ڕازی بین کە مافی خوێندنمان هەبێ. مافی خوێندن مافێکە، ئەوە مافێکی زۆر سروشتی سەرەتاییە لە ساڵی 48 لە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ لە
جنێفەوە بە هەموو هاوڵاتیانی دنیا دراوە یعنی لە دوای 70 ساڵ ئێمە بین تازە مافی خوێندن نا ئێمە پێویستە مافی سیاسی بانە بێ ئەو مافە سیاسیە بریتە لەوەی کیانێکی سیاسی بۆ ڕۆژاوا بێ یعنی ئێستا من قەنەعەتم وایە گرنگترین خاڵبریتە لەوەی کە هەمومان پێکەوە داوای ئەوە بکەین هاوشێوەی ساڵی 91 چۆن نەتەوەیە گرتوەکان لەسەر ئەم بەشەی باشووری کوردستان هاتنە دەنگ وهێڵی 36یان بۆ ڕژێمی بەعسکێشە ئێستا جۆرێک لەم دۆخە لە سووریا بخڵقێنین و بین بەرگێکی نێودەوڵەتی پشتگیریەکی نێودەوڵەتی لە چوارچێوەیەکی یاساییدا بۆ کوردانی ڕۆژهەڵات دەستەبەر بکەین بەلانی کەم ئێمە لە ڕاستیدا ناتوانین دڵنیابینەوە لەوەی ئەو هێزە توندڕەوانە کە بەشێکیان ڕەنگە سەر بە گروپە داعشیەکان بن میلەتی ئێمە لەوێ قەتڵ و عام ناکەن بۆیە پێویستە بە بڕیارێکی نێونەتەوەی نێودەوڵەتی ئێمە ئەو دڵنیای وەربگرین. بەڵێ بەختیار محەممەد چاودێری سیاسی زۆر سپاس لە شاری کەرکووک و ڕاستەخۆ لەگەڵمان بوون سەرکەوتو بنوە کەمیشە.